ئیمڕۆ هاتینە دەرەوە من بەسەر شان خۆمۆ بەشێ زۆر لەو ئەفسوردگی و قورساییە کە بە وجود هاتوو خەریکە خاڵیە بێتەوە یعنی لە واقعەمە هاتوین کە کەمێ لەو خەمانمانە لەبیر چێتەوە ئەوە یەکێ لە کارکردەکانی عەسڵی هونەرە سواندن و سافکردن بەشێ لەو تیژیانە کەم وێت یەک شیشتان تێبێژن هونەر ئاخرین سەتری خێرەتی بەشەرە ئەگەر کەسێک چوو بەم قسان ئێمە گەمەی کرد زانی دەلیلی چییە خێرەت ئەو نەگەیەوە بە سەتحەیە کە ئەمە حاڵی ببێن تەنها کەسانێک کە ئاونێ بەشەر شاخەیە هونەرا ئەچێن ئەمە حاڵیە بن کە بەشێ لە کارکردی هونەرەوەسە کە خەم و خەفەت و لەبیرچێتەوە لەبەر خاترەوە من مانوو نەبوونیتان پێڵێ میسە لە پاڵنگانە حوزورمان نەبین ڕۆ لە بەرچاو خۆما ڕۆژێ زۆر خۆش بەژینەوە بە مامۆستایی مامۆستا سلاحەوە هاتوین بۆ گەشتی وێنەگەری بۆ ناوچەی ژاوەڕووی ژوورو ڕۆژێکی خۆش بوو پڕ لە تەجروبە بوو شتی زۆریش فێر بووین وێنەی جوانیشمان کرد ئێمە هاتوین کاک سلاحی ئەلمیزادا بۆ گەشتی وێنەگەری بۆ ناوچەی ژاوە